لاوەزانەی هەورەمان بەهۆی بارانبارینی زۆرەوە شاخێک داڕما و مۆتێلێکی تەختی زەوی کرد و هیچی بەسەر هیچەوە نەما. ئەوەی باشە کەسی تێدا نەبووە بێ زیانی گیانی بووە. دکتۆر یوسف عەزیز خاوەن مۆتێلەکەی و دانیشتووی هەڵەبجەیە ئەو قسەی بۆ مایکی 964 کردووتی کاتژمێر 11 شەوی ڕابردوو تەلەفۆنیان بۆ کردوم و پێیان وتم کە بیناکەت کەوتۆتە ناوچادا. ئەڵێ کە هاتم شۆفەڵ و ئامێرەکانی ناحیەی بیارە جادەکەیان پاک ئەکردەوە و دیاربوو مۆتێلەکە ڕووخابوو. وتیشی بینایی مۆتێلەکەم 4 قات بوو، قاتی سەرەوەی ماڵی خۆمان بووە، بەڵام دوێنێ شەو کەسی تێدا نەبوو. جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە. خاوەن مۆتێلەکە دەڵێت ساڵی 2020 دەستی بە دروستکردنی مۆتێلەکە کردووە و 2 ساڵی پێچووە تا تەواوی کردووە. بڕی 420,000 دلار واتە 42 دەفتەر دۆلاری تێدا خەرج کردووە، بەڵام ئێستا هیچی بەسەر هیچەوە نەماوە.